بە درێژایی سنووری نێوان رووسیا و ئۆکرانیا گرژی واڵۆزی تەواو بەدی دەکرێت. بە دیاریکراویش گرژیەکانی ناوچەی ڕۆژهەڵاتی ئۆکرانیا و هەرێمی دۆنباس مەترسیەکانی لەلایەن کیڤ و وڵاتانی ڕۆژاوایی زیاتر کردووە. بە شێوەیەک پێیان وایە هێرشی رووسیا بۆ سەر ئۆکرانیا لە ئان و ساددایە. گرژیەکانی ئێستای نێوان رووسیا و ئۆکرانیاش چەندین ڕەهەندی سیاسی و استراتیژی هەیە کە رووسیا لە بەرچاوی گرتووە. ئەو وڵاتە وای دەبینێت کە ئۆکرانیا ناوچەیەکی جێناکۆکی گرنگە بۆ ناتۆ. ئۆکرانیاش دەڵێت رووسیا بەشێکی خاکەکەی داگیر کردووە. ڕۆژنامەی واشنتۆن پۆستی ئەمریکی لە راپۆرتێکیدا بە 4 نەخشە ڕیشەی قوڵی ململانەکانی نێوان ئەو دوو وڵاتە و دۆخی ئێستاش ڕوون دەکاتەوە. ڕۆژنامەکە بەشێکی ململانەکە بۆ ڕیشەیەکی مێژووی دەگەڕێتەوە و پێی وایە لە سەدەی 9دا ژمارەیەک لە ڕووسەکان کیڤیان وەک پایتەختی خۆیان ناساندووە و تا ساڵی 1990 یەکی ئۆکرانیا بەشێک بۆ لە یەکێتی سۆڤیەت. ئەوەش مێژوویە کە زۆر جار ڤلادیمیر پۆتین سەرۆکی رووسیا لە میانی وتەکانیدا دەیخاتەوە بەرباس. جگە لەوەش سەرۆکی رووسیا چەندین جار لە لێدوانەکانیدا باسی لەوە کردووە کە سەروەری تەواوی ئۆکرانیا تەنیا بە هاوبەشیبوونی لەگەڵ رووسیادا بەدی دێت، چونکە ئێمە یەک گەلین و بەیەکەوە بەهێزترین. بەشێکی دیکەی هۆکاری گرژەکان بۆ پرسی باندامبوونی ئۆکرانیا لە ناتۆ دەگەڕێنرێتەوە کە رووسیا داکۆکی لەوە دەکات نابێ ئۆکرانیا و هەروەها جۆرجیاش هەرگیز ببن باندامی هاوپەیمانی باکووری ئەتڵەسی ناتۆ. هاوکات ئەمریکا وڵاتانی ڕۆژاوا پێیان وایە رووسیا مافی ئینکاریکردنی لە بۆ بوونی ئۆکرانیا باندام لە ناتۆ نییە و هیچ هۆکارێکیش نییە کە و مافە لە ئۆکرانیا بسێنێتەوە لەوەی هەر کاتێک بۆی گونجا ببێت باندامی ناتۆ. رووسیا پێی وایە زیادبوونی هەر وڵاتێکی دیکە بۆ ناتۆ بە زیادبوونی هەژمونی هاوپەیمانی ناتۆ دێت لەسەر سنوورەکانی، با تایبەت ئۆکرانیا کە هاوسنووری رووسایە و ڕیشەگەلێکی زۆری مێژوویش ئۆکرانیا بە رووسیاوە دەبەستێتەوە. هاوکات بەشێکی دیکەی گرژەکان بۆ ئەوە دەگەڕێتەوە کە بەشێکی خاکی ئۆکرانیا لەلایەن رووسیاوە دەستی بەسەرداگیراوە. بە جۆرێک لە ساڵی 2014 رووسیا تاگلایانە ڕاستەوخۆ نیوەدورگەی کریمیای سەر دەریای ڕەشی خستە سەر وڵاتەکەی. جگە لەوەش جوداخوازەکانی ئۆکرانیا کە لەلایەن رووسیا و پاڵپشتی دەکرێن، هەرێمەکانی دۆنیتیسک و لوهانسک ڕۆژهەڵاتی ئۆکرانیای سنووری رووسیایان کۆنتڕۆڵ کردووە. بە پێیامارێک زیاتر لە 50% دانیشتوانی ئەو ناوچانی رووسیا لە ئۆکرانیا کۆنتڕۆڵی کردوون، بە زمانی رووسی قسە دەکەن و رووسیاش نەیشاردووەتەوە بە مافی خۆی دەزانێت بەرگری لەو کەسانە بکات کە بە زمانی رووسی دەدوێن. لەژێر ڕۆشنایی ململانەی ساردا و لە پاش هەڵوەشاندنەوەی یەکێتی سۆڤیەت، ئەو وڵاتانی پێشتر سەر بەو یەکێتیە بوون لەلایەن کۆشکی کرملنەوە وەک ناوچەی جێنفوزی گەورە و درێژبوونی هەژمونی رووسیا تەماشا دەکرێت. بە ئامانجێکی دیکەش خۆ دەرباسکردن لەو سزانەی لەلایەن ئەوروپا و ئەمریکاوە دەخرێنە سەر رووسیا. لە ساڵانی ڕابردووشدا ئەو ناوچانە هۆکاری باش بوون بۆ هاریکاریکردنی ئابووری رووسیا و ڕەوانەکردنی گوژمەی گەورەی پارە لەو ناوچانەوە بۆ رووسیا. وەک وڵاتانی ڕۆژاوا ئەمریکا ڕایان گەیاندووە لە ئێستادا لەشکرکێشی رووسیا بۆ سەر ئۆکرانیا لە ئان و ساددایە و ئەو وڵاتانە هەڕەشەی ئەوەیان کردووە گەر رووسیا جەنگ هەڵبگیرسێنێت سزای یەکلاکەرەوەی توندی بەسەردا دەسەپێنن.